یەکەمین کەس زانێکی موسڵمان ئەو داهێنانە دەکات. دواتر چەندین داهێنەر گۆڕانکاری تێدا دەکەن. یەکەمین سەرکەوتنیشی لە ساڵی 1826دا تۆمار کرا. فۆتۆگرافی گێڕەڕەوەی مێژوو. فۆتۆگرافی زاراوەیەکی یۆنانیە. سەرچاوە عەرەبیەکان مێژووی فۆتۆگرافی بۆ ساڵی 1038 زاینی دەگەڕێنەوە کە لەلایەن زانای موسڵمان حەسەنی کوڕی هەیسەمەوە داهێنراوە. هەموو بیردۆزەکانیشی لە پەرتووکی میزان الحیکمە نووسراونەتەوە، لە زانکۆی عین شەمس پارێزراون. ئەم زانایە لە کاتی توێژینەوەکانیدا لەبارەی ڕۆژگیران و مانگگیرانەوە دیاردەیەک بەدی دەکات. لەسەر ئەوەش بیردۆزێک ڕوون دەکاتەوە و ئاماژە بەوە دەدات ئەگەر هات و چەند تەنێک لە چەند شوێنێکی جیاوازدا بەرامبەر کونێک بوون، ئەو کونەش لەسەر دیواری ژوورێکی تاریکدا بوو، ئەوە دیمەنی ئەو تەنانە لەسەر دیواری بەرامبەر وەک خۆی دەردەکەونەوە. گەرچی سەرچاوە ئەوروپیەکانیش مێژووی ئەو داهێنانە بۆ زانە و وێنەکێشی بەناوبانگی ئیتاڵی لیۆناردۆ داڤێنشی دەگەڕێنەوە کاتێک لە ساڵی 1490 سندوقێکی دروست کرد بە ناوی کامێرا ئۆبیسکۆرا، واتە کامێرای کوندار. ئەم کامێرایە بەو شێوەیە بوو کە سندوقێکی قەبارە 2 مەتر بە 2 مەتر دروست کرابوو. لە یەکێک لە لایەکانیدا کونێک دروست کرابوو بۆ تێپەڕبوونی ڕووناکی و دەرکەوتنی وێنە لە دیواری بەرامبەردا. دوای ئەویش زانایەکی فەڕەنسی بە ناوی جۆزێف نیسۆفۆر نیپیس لە ساڵی 1826 توانی بۆ یەکەمین جار وێنەی شەقامی بەرامبەر ماڵەکەی بە کامێرایەک تۆمار بکات. بە شێوەیەک لە بەرامبەر کونی کامێراکەدا بۆردێکی ڕووپۆشکراوی دانا کە بە مادەی کلۆریدی زیوی ڕووپۆش کرابوو. بەمەش توانی یەکەم وێنە لە مێژوودا لەسەر ئەو بۆردە تۆمار بکات. ئەم وێنەی کەنیپسی گرتی لە ماوەیەکی کەمدا شوێنەوارەکەی نەما، بەوەی ئەوەی پێگاتە کیمیاییەکەی وەکو پێویست نەبوو. لە قۆناغەکانی دوای ئەویشدا لە ساڵی 1837 زانایەک بە ناوی لویس دایگەر توانی ماوەی وێنەگرتنەکە لە چەند کاتژمێرێکەوە بکات بە 30 خولەک. لە ساڵی 1838 توانی یەکەمین وێنە لە شەقامێکی پاریس بگرێت کە مرۆڤی تێدا بوو. دواتر چەندین زانایتر لێکۆڵینەوە و توێژینەوەیان لەو بوارەدا ئەنجامدا تا ساڵی 1888 لەو کاتەی کە جۆرج ئیستماک کۆداک لە داهێنانێکدا توانی فیلمی لولکراوی 135 ملیم دروست بکە و کۆمپانیای کۆداک دابمەزرێنێت. ئەو کارەشی بووە هۆی ئەوەی کامێرە زیاتر پەرەپسێنێت. تەنانەت وای لێهات لە هەموو ماڵێکدا هەبوو، بەهۆیەوە توانرا وێنەکانی هەردوو جەنگە جیهانیەکە تۆمار بکرێت. سەبارەت بە کوردیش سەرچاوەکان باس لەوە دەکەن تا کۆتایی سەدەی 19میش هیچ بەڵگەیەکی وانیە بڵێت کورد کامێرا و وێنەگرتنیان هەبووە. هیچ ستۆدیۆیەکی وێنەگرتنیش لە کوردستاندا نەبووە. دواتر لەلایەن کەسایەتیەکەوە بە ناوی محەممەد یوسف ستیق غەزنەوی کامێرا دەهێنرێتە کوردستان، دەبێتە یەکەمین کورد کە لە کوردستاندا توانی ستۆدیۆ دابمەزرێنێت و وێنەی تێدا بگرێت. هەروەها یەکەمین گۆڤاریش کە وێنەی فۆتۆگرافی بڵاو کردوتەوە گۆڤاری ڕۆژی کورد بوو لە ساڵی 1913 لە شاری ئیستەمبول کە وێنەی حسێن کەنعان پادشای بەدرخانیەکانی بڵاو کردەوە. دواتر لە ساڵی 1925 حوسێن حوزنی موکریانی لە پەرتووکێکی کوردیدا بە ناوی خونچەی بەهارستان وێنەی خۆی لە پەڕی یەکەمی پەرتووکەکەدا بڵاو کردوتەوە و هەر ئەویش توانی پەرتووکێکی تایبەت بە هونەر و شێوازەکانی وێنەگرتن و نێنیەکانی بەکارێنانی کامێرا لە ژێر ناونیشانی وێنەگەری و کۆڵین بڵاو بکاتەوە. ئەی تۆ چی لەسەر مێژووی فۆتۆگرافی دەزانیت؟